تو یارمەتی بە ئوستازیان خەڵکە یارمەتی من بە قوربان من جارێ یارمەتیم بن بە ئەو گەنجانە ببینم بزانم و گەنجانی کە لەگەڵ منە گیران وەزعیان چۆن بۆ چۆن نەبووە لە دوای ئەوەی کە ئەوانم بینی دڵنیا بن کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەوەستین و هەموو قسانی کە پێویستە دڵنیا بێ کە من سوپاسی جەنابتانەکەم یەک دەقە یارمەتیم بە قوربانە سوپاسی جەنابتانەکەم ناکەم کە لێرە ڕۆژنامەنووسە بەڕێزەکانەکەم ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا ڕوویداوە شتێکی چاوەڕوانکراوە بۆ ئێمە هێزێکی سیاسین بێگومان هێزێکی ئۆپۆزیۆنین ڕووبەڕووی چەندین نشوستی ڕەنگە کاری سەخت سەرکەوتن هەموو شتە دەبینەوە خۆمان ئامادە کردەوە بۆ هەموو ئەگەرێ ئەمەی کە کراوە دەرحەق بە ئێمە دەرحەق بە هاوڕێکانمان بۆ خۆمان هەرچەنە شتێکی ناخۆش بۆ شتێکی تاڵ بۆ بەڵام شتێکی چاوەڕوانکراوە لە کاری سیاسیدا بە تایبەتی لە وڵاتەدا یارمەتیمان بدەن من لەگەڵ هاوڕێکانمان بۆی قسێ بکەم شوێک بدەین دوای ئەوەی ئینشەڵا دێمە خزمەتتان و قسەشتان